بران بران برو دندان برون يبون وغوران بران بران برو دندان برون يبون وغوران برون برون برو دندان برو پیشونی جیان بودنی آزادی بوجیان و مافیستان. بزوتنەوەی گۆڕان لە 12 ساڵی تەمەنیدا لە هێزێکی هیوابەخشەوە بۆ بێهیواکردنی هاوڵاتیان و دەنگدەرانی. ڕۆژی شەممە 25 حەوت هەمومان دەچینە بەردەم سنووقەکانی دەنگدان چارەنووسی کوردستان بۆ قۆناغێکی زۆر هەستیار و ناسک دەستنیشانەکەین. 12 ساڵ پێش ئێستا و لە 25 تەمووزی 2009 بزوتنەوەی گۆڕان وەک هێزێکی نوێی ڕەخنەگر بەشداری کرد لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و بۆ یەکەم جار لە مێژووی هەرێمی کوردستاندا توانی وەک هێزێکی ئۆپۆزیسیۆنی گەورە بە 25 کورسیەوە بچێتە ناو پەرلەمانی کوردستان و ئاو کێشەی سیاسی هەرێمی گۆڕی و کۆتایی هێنا بە حوکمی دەسەڵاتی دوو بنەماڵەیی. دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان کە پێشتر لە کۆڵەکە سەرەکیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون بە هاتنە دەرەوەیان لەو حیزبە گورزێکی کەمەرشکێنیان لە یەکێتیدا، بەڵام بەهۆی ئەوەی یەکێتی لەو کاتەدا هاوپەیمانی پارتی بوو بۆ هەڵبژاردنەکانی عێراق و هەرێمی کوردستان، دیمەنی ئەو گورزەی بەری کەوت بەڕوونی نەبیندرا تا ئەو کاتەی بەتەنهاو لە ساڵی 2014 بەشداری لە هەڵبژاردنەکانی عێراق و هەرێمی کوردستاندا کردو. گۆڕان لە هێزی سێمەوە توانی ببێتە هێزی دووەم و یەکێتی بۆ هێزی سێمی کوردستان دوور بخاتەوە. لە پەرلەمانی کوردستان با فراکسیۆنێکی کاراوە بەشداری کردو، سەرنجی هاوڵاتیانی بەلای خۆیدا ڕاکێشا و توانیان گۆڕانکاری لە فۆرمی ئۆپۆزیسیۆن بووندا دروست بکەن، هیوایەکی گەورە بۆ گۆڕانکاری لای هاوڵاتیان بچێنن. ساڵی 2010 بەشداری هەڵبژاردننی عێراقی کردو بەو گوڕوتینەی بە هاوڵاتیانیاندا بوو توانیان 8 کورسی پەرلەمانی عێراق مسۆگەر بکەن، هیوای هاوڵاتیانیان زیاتر بەرز کردەوە ئیدی لە دوو بەرەوە بەرگریەکەن. هەڵبژاردنەکانی 2013 و 4 ساڵی ئارامی کارایی بزوتنەوەی گۆڕان لە بەرگی ئۆپۆزیسیۆندا وای لە هاوڵاتیان کرد بەشداری زۆر بکەن لە هەڵبژاردنەکاندا. بزوتنەوەکە ژمارەی دەنگەکانی زیادی کرد، بەڵام بەهۆی بەشداریکردنی زیاتری هاوڵاتیانەوە لە پرۆسەی دەنگدان کورسیەکانی بۆ 24 کورسی دابەزین. دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان گۆڕان بڕیاریدا بەشداری لە حکوومەتدا بکات، پۆستی سەرۆکی پەرلەمان و چەند وەزارەت و دەستەیەکی وەرگرت. ئەم بڕیارەی بزوتنەوەکە بووە خاڵێکی جیاکەرەوە لە نێوان دوو قۆناغی بزوتنەوەکەدا. ئەم خاڵەمانای نزیکەوتنەوە بوو لە پارتی کە گۆڕان بە سەرچاوەی نەهامەتیەکانی هەرێمی کوردستان ناوی دەبێت. ئەو هەستەی لای هاوڵاتیان دروست کرد کە گۆڕان لە بەرەی خەڵکەوە چووەتە بەرەی دەسەڵات، ئەگەرچی لە سەرەتادا هاوڵاتیان باوەڕیان بە گۆڕان هەبوو لە حکوومەتدا دەتوانن گۆڕانکاری ڕیشەی بکەن، بەڵام کاتێک دەستیان بۆ دۆسیەی نەوت و گاز و پۆستی سەرۆکی هەرێم برد کە چەند دۆسیەیەکی هەستیار بوون، پارتی سەرجەم وەزیر و پەرلەمانتارەکانیانی ناردە ماڵەوە و بە زەبری هێز دەرگای پەرلەمان و پایتەختی بەڕوویاندا داخست. ئەم ڕووداوە ئەوەی بەبیر خەڵک هێنایەوە کە گۆڕان ساڵی 2014 وێڕای بەدەستێنانی زۆرینەی دەنگەکانی پارێزگای سلێمانی نەیتوانی پۆستی پارێزگاری سلێمانی وەربگرێت، ناچار بوو 2 ساڵ بە 2 ساڵ لەگەڵی کێتیدا بەشی بکات. هەموو ئەمانە ڕوبەڕووی ڕەخنەی جەماوەرەکەیانی کردنەوە کە ناتوانن بەرگری لە جەماوەرەکەیان بکەن. بە دەرلەوانەش تا دەهات ڕەخنەی هەڵسوڕاوانی بزوتنەوەکە لە شێوازی سیاسەتی بزوتنەوەکە زیادی دەکرد. هەر لە سەرەتای دروستبوونی ئەو هێزەوە تا ئێستا ژمارەیەکی زۆر لە کادرە دیارەکانی ئەو حیزبە چوونەتە ڕیزەکانی پارتی و یەکێتی و وەک جەماوەرەکەیان دەڵێت لە پێناو پۆست و پارەدا سەنگەری خەڵکیان چۆڵ کرد بۆ دەسەڵات کە ئەندام پەرلەمان و وەزیر و بەرپرسی باڵای حیزبی لە نێو ئەو کەسانەدا هەن کە ڕیزەکانی بزوتنەوەکەیان جێهێشتووە. لەلایەکی تریشەوە ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕا و بەرپرسانی باڵای بزوتنەوەکە وازیان لە کارکردن لە بزوتنەوەی گۆڕان هێناوە و ئێستا لە ماڵەوە دانیشتون و هۆکاری وازێنانەکەشیان بۆ تاگڕەوی و لادان لە فەلسەفەی کاری دروستبوونی بزوتنەوەکە دەگەڕنەوە و سەرکردایەتی ئێستای بزوتنەوەی گۆڕان تۆمەتبارەکەن بە کارکردن لە بەرژەوەندی هێزەکانی دەسەڵات.
گۆڕانی ئاڕاستە بەرەو یەکێتی. بزوتنەوەی گۆڕان لە مێژووی خۆیدا دوو جار ڕێکەوتنی سیاسی و هاوپەیمانی لەگەڵ یەکێتیدا ئەنجام داوە. مانگی ئایاری 2016 گۆڕان لەگەڵ یەکێتی ڕێکەوتنی سیاسی واژوو کرد، هەرچەندە هەرزوو ڕێکەوتنەکە سڕ کرا و کۆتایی پێهات لە دوو مانگی ڕابردووشدا. هەردوو لایەن ڕێکەوتنێکی سیاسی و هاوپەیمانێتیەکی نوێیان پێکهێنا بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق کە لە ئێستادا بەهۆی کێشە ناوخۆیەکانی یەکێتیەوە چارەنووسی ڕێکەوتنەکەیان ناڕوونە و گۆڕانی ڕوبەڕووی دۆخێکی ئەحراجکەر کردوتەوە. هاوڵاتیان و دەنگدەرانی بزوتنەوەکە پێیان وایە گۆڕان بەو دوو ڕێکەوتنەی کارێکی خۆکوژی ئەنجام داوە، چونکە بزوتنەوەکە بەهۆی گەندەڵیەوە لە هەناوی یەکێتی هاتە دەرەوە. ئێستا تا ئاستی یەگرتنەوە لەگەڵ هەمان هێز کە یەکێتیە کۆکن. نەخۆشکەوتن و کۆچی دوایی ڕێکخەری بزوتنەوەی گۆڕان لەگەڵ قوڵبوونەوەی کێشەکانی بزوتنەوەکە و ئاڵۆزیە ناوخۆیەکان و سەفەرکردنی نەوشیروان مستەفا بۆ وەرگرتنی چارەسەر گۆڕان تووشی چەندین پرسیاری بێوەڵام و قورس بووە کە ئەمانەوە و پێشڤەچوونی پەیوەستە بە تاکە کەسێکەوە. بە کۆچی دوایی نەوشیروان مستەفا لە ئایاری 2017دا قۆناغێکی نوێی کاری بزوتنەوەکە دەستی پێکرد. هەموو ئەو ڕەخنانەی لێی دەگیرە کە کەسێکی تاگڕەوە لە هەڵبژاردننی نوێنەرەکانی و دەرکردنی بڕیارەکانیدا هەڵەی گەورەی کردووە. بۆ ئەم ڕەخنەیەش بەڵگەی بەجێهێشتنی شەپۆلی وەزیر و پەرلەمانتار و هەڵسوڕاوەکانی بزوتنەوەکە بوون. ڕەخنەگرانی کاری ڕێکخەری کۆچکردووی بزوتنەوەکە دەیانگوت بڕیاری بەشداریکردن لە حکوومەت و ڕێکەوتن لەگەڵ یەکێتی هەڵەی استراتیژی بوون کە کردوونی. لە 25 تەمموزی 2017 لە ساڵیادی دامەزراندنیدا بزوتنەوەی گۆڕان خانەی ڕاپەڕاندنی هەڵبژارد. عومەری سەید عەلی یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەکە کرایە ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان. هەرزوو ئەندامانی نوێی خانەی ڕاپەڕاندن و ڕێکخەرە نوێیەکەشیان بوونە جێگەی ڕەخنە و گازندەی هاوڵاتیان و هەڵسوڕاوەکانی ناو بزوتنەوەکەش بەلادەر لە بنەماکانی بزوتنەوەی گۆڕان و ڕێبازی نەوشیروان مستەفا تۆمەتباریان کردن، چونکە هیچ گەنج و ژنێک نەچوونە ئاستی باڵا لە خانەی ڕاپەڕاندن. ئەوەش وەک کودەتای پیرەکان بەسەر گەنجەکان لێک درایەوە. لە یەکەم هەنگاوی قورس و یەکلاکەرەوەدا کاتێک بڕیاری دروستکردنی ئەنجومەنی ڕیفراندۆم درا، خانەی ڕاپەڕاندن نەیتوانی بڕیاری یەکلای کەرەوە بدات. بڵاویان کردەوە خەڵکی خۆیان سەرپشکن بەوەی دەنگ بە بەڵێ یاخود نەخێر بدەن. ئەمەش وەک خاڵێکی لاواز و شوێن پێکەوتنی پارتی و یەکێتی لێک درایەوە. هەڵبژاردنەکانی 2018 هەڵبژاردنەکانی 2018 بۆ گۆڕان زۆر گرنگ بوو، چونکە دەبوو دوای کۆچی دوای نەوشیروان مستەفا ڕێکخەری پێشوو هەروەها دامەزرێنەری بزوتنەوەکە قەبارە و بوونی خۆیان بسەلمێن و سەرکەوتنیش بەدەست بێنن. ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە و ڕازگەڕانی ڕەخنەکانی سەر بزوتنەوەکەی سەلمان کە لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقیش ڕێژەیەکی زۆر هێزی خۆیان لەدەستدا. لە عێراق لە 53 کورسیەکانی کەمی کردو، لە 150 کورسیەکانیشی لە پەرلەمانی کوردستان لەدەستدا. دواتر فراکسیۆنەکەیان لە پەرلەمانی عێراق کارەکانی لەگەڵ بزوتنەوەکە هەڵپەساردوو وە کوتلەیەکی تا ڕادەیەک سەربەخۆ کاریان دەکرد لە ڕووی سیاسیەوە. لە پەرلەمانی کوردستانیش ئەو 12 کورسیەی کە بزوتنەوەی گۆڕان هەیبوو زۆر کات نیو بە نیو دابەشی دوو بەرەی دژ بە یەک دەبوون. گەڕانەوە بۆ لای پارتی لە ململانەی نێوانێکەتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئێوارەی تشرینی یەکەمی 2018 لە کۆی 5 پەرلەمانتار 4 پەرلەمانتاری بزوتنەوەکە بەپەلەو با فڕۆکەیەکی تایبەتی سەربازی کە دەوترا نێچیروان بارزانی بۆی دابین کردوون چوونە بەغدا بۆ ئەوەی بەشداری دەنگدان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماردا بکەن کە فواد حوسێن کاندیدی پارتی و بارزانی بوو بۆ سەرۆکی کۆمار. دواتر بزوتنەوەکە بڕیاریاندا بەشداری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بە سەرکردایەتی پارتی و مەسرور بارزانی. گۆڕان وتی بەمەرج بەشداری حکوومەت دەکەین. پارتی ڕایگەیان مەرجی قبوڵ نییە. لە کۆتا کۆنگرەی ڕۆژنامەوانیدا بڵاویان کردەوە خاڵی هاوبەشیان لە خاڵی جیاواز زیاترە و ڕێکەوتنەکە ڕاگەیەندرا. گۆڕان لە بیری چوو بوو لە کابینی هەشتەمی حکوومەت بە سەرکردایەتی نێچیروان بارزانی بەمەرجەوە بەشداری کرد، بەڵام جێبەجێ نەکرا. دەوترێت
بزوتنەوەی گۆڕان لە ماوەی 12 ساڵدا لە بزوتنەوەیەکی خاوەن پرۆژە و ئایدیایەکی تەندروستەوە بۆتە هێزێکی دەستەمۆی لاواز و دەستەوەستان لە ئاست گۆڕانکاریە سیاسیەکاندا. لە ئێستادا بزوتنەوەکە هیچ بەرچاو ڕوونیەکی نییە بۆ ڕووداوەکانی داهاتووی خۆی و لە ڕووی پێگەی جەماوەریەوە وێڕای ئەوەی خۆی بانگەشەی ئەوە دەکات کە دۆخی باشە، بەڵام چاودێران و هاوڵاتیان پێیان وایە بزوتنەوەکە لە پاشەکشەیەکی تەواوەتیدایە و هیچ هیوایەک لە بزوتنەوەکەوە بۆ جەماوەرەکەی بەدی ناکرێت.